دۆناڵد ترەمپ و خدرخان بەردەوامن لە هێرشکردنە سەر یەکتر. شەنگال لە بەردەم دووەم ساڵیادی داگیرکردنەکەیدا. یاسادانەرانی تورکیا لە واشنگتن داوای بەدەستەوەدانی فەتحوڵا گولەن دەکەن. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لە واشنگتن ڕۆژێن سێشەم و هەینیان لە ڕاستەوخوا لە کەناڵی NRT تێوەشاندن. شەڕەزارێ دنێڤبەرا بەربژاردەی کۆماریە هەڵبژاردنی سەرۆکاتیە ئەمریکادا دۆناڵد ترامپ و دایک و بابێن سەربازێکی موسڵمانی ئەمریکی و دشەڕە عێراقیدا هاتی کوشتن هەردوو دۆمینە. وی شەڕێ ڕاگەهاندنی دەست پێ کرد پشتی خزرخان دەف ئاوێتی ترامپ دەگوتارێکێدا ji بۆ کۆنگرێ نیشتیمانی دموکراتان خزرخان و خانماوی میوانن دەنگی ئەمریکا بوون. ئەو ڕاستی کە لێرەیە لە گۆڕستانی نیشتیمانی ئارلنگتن پێدەچێت ئەو مشتومڕە باڵی بەسەردا کێشا بێت. کاپتنی لەشکری هومایون خان سەربازێکی موسڵمانی ئەمریکایی 12 ساڵ لەمەوبەر بەهۆی هێرشێکی خۆکوژی لە عێراق گیانی بەخت کرد. دایک و باوکی ڕۆژی دووشەمە سەردانی بەشی ئۆردوی دەنگی ئەمریکایان کرد. غەزالەخان بیریەتی کە دوجار لەگەڵ کوڕەکەیدا قسەی کردبوو. ئەو لە ڕۆژی دایکاندا تەلەفۆنی بۆ کردم تا پیرۆزباییم لێ بکات. داوام لێ کرد تکایە خۆت مەکە بە قارەمان، تەنها ئاگاداری خۆت بە تا سەلامت بی. لەناو کەمپەکە بمێنەوە مەڕۆ دەرەوە. پێگوتم دایە من بەرپرسیارەتێکم هەیە. خاتوخان لەگەڵ هاوسەرەکەی بوو کاتێک هاوسەرەکەی لە کۆنگرەی نیشتیمانی دیموکراتەکاندا هێرشی کردە سەر کاندیدی کۆمارەکان دانەڵد ترەمپ بۆ لێدوانەکانی کە بێڕێزی بە موسڵمانان دەکات. تۆ هیچ قوربانیەکی نەداوە. ترامپی کارداری میلیاردێر وەڵام دەداتەوە. پێم وا بێت من قوربانی زۆرم داوە، کارێکی ێزگار زۆرم کردووە و توانیمە هەزاران دەرفەتی کار بڕەخسێنم. ئەم کاندیدە چۆن هەڵەبژێرێت؟ ئایا دەبێتە هۆکاری نقمبوونی کەشتی پارتی کۆماری؟ ترامپ شەڕەقسەکەی بردۆتە تویتەر. نووسیوێتی زۆر بە خراپی لەلایەن بەڕێزخانەوە هێرش کراوەتە سرم. ئایا من بۆم نییە وەڵام بدەمەوە؟ و ئەم بەسەرهاتە دەربارەی بەڕێزخان نییە کە لە هەموو شوێنەکان داوتوێژ دەکات، بەڵکو دەربارەی تیرۆریزمی ڕادیکاڵی ئیسلامیە و ئەوەیە کە ئەمریکا ژیرتر بێت. ئەم لێدوانە مشتومڕ لە سەرانە تەنها بەشێکن لە چەندین لێدوانی تری ترامپ، بەڵام شارەزایانی سیاسی دڵنیا نین لەوەی ئەمانە زیان لە ترامپ بدات. هەروەک چۆن چەند ڕۆژێک لەمەوبەر لە هەندێک لە ڕاپرسیەکاندا لە پێشکەڵنتنەوە بوو لە ڕوانگەی ئەوە چ شتێکەیە هاندەر بێت بۆ ئەوەی خودی خۆی بگۆڕێت. ئەمەش بە ڕەچاوکردنی ئەوەی کە دەڵێت هەتا ئێستا بەرپرسیار نەکراوە بەرامبەر هەر شتێک کە گوتوێتی. لە پۆستێکی فەیسبوکدا مایک پێنسی جێگری ترامپ نووسویەتی من و دۆناڵد ترامپ لەو بڕوایەداین کە کاپتن هومایون خان قارەمانێکی ئەمریکاییە و خێزانەکەشی وەکو هەموو خێزانی ئەستێرە زێڕینەکان پێویستە لەلایەن هەموو ئەمریکاییەکەوە ڕێزی لێ بگیرێت. کۆمارەکانی تریش هەمان شتیان گوتووە. کاندیدی پێشووی کۆمارەکان بۆ سەرۆکایەتی جان مکین گوتی ناکۆکە لەگەڵ قسەکانی ترامپدا و هیوای خواست ئەمریکایەکان لەوە تێبگەن کە ئەم بۆچوونانە بۆچوونی پارتی کۆماری نین. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. ئەنجومەنی نوێنەران لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و وەزیری دەرەوەی ئەمریکاش لە مانگی سێ ڕابردوودا ڕایانگەیان ڕێکخراوە تێرۆریستەکەی دەوڵەتی ئیسلامی ژێنۆسایدی کریسچیان و ئێزدی و شیعەکان و کەمایەتی ئاینی و نەژادیەکانی تریشی کردووە لە سووریا و لە عێراقیشدا. ئێستاش نوێنەران هەموو ئەو پێکاتانە باس لە ئەزموونەکانی خۆیان دەکەن و هەروەها پێشنیازیشیان هەیە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند کە داعش لە هەڵمەتی پاکتاوی ئەتنی لە دژی کوردەکان و کەمینەکانی تری ئاینی هەروە بەردەوامە. بە تێگەشتن و باوەڕی من داعش بەرپرسیارەتی ژنۆساید لە دژی گرۆپەکان لە ناوچەکانی ژێردەسەڵاتی خۆیدایە، لە نیوانیاندا ئیزیدیەکان، مەسیحیەکان، هەروەها شیعەکان. هەروەها داعش بەرپرسیاری تاوان لە دژی مرۆڤایەتی و پاکتاوی ئێتنی بۆ سەرهەمان لەو گروپانەیە کە جاری وایە لە دژی سنی کوردەکان و کەمینەکانی تر بووە. لە راپۆرتی ساڵی 2015 سەبارەت بە ڕەوشی مافەکانی مرۆڤ لە عێراق، وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژە دەکات کە داعش ئەندامانی گەلێک لە هێزەکانی ئاسایش، کەمینەکانی ئەتنی و ئاینی و کۆمەڵێک کە سونی نەبوونە ڕفاندوونی. بە جۆرەی چالاکانی ئێزدی و ڕێبەرانی سیاسی بە پەیمەزەندا 2000 لە 5000 ژن پیا و منداڵ کە داعش ڕفاندوونی ئازادکراون و ئەوەش بە هاوکاری ئافیسی سەرۆکوەزیری حکوومەتی هەرێمی کوردستان و کەسانی دیکە بووە.
چارەسەرەکان بۆ ئەو کارەساتەی بوونمونە بەسەر ئێزدەکان داهاتووە پێویستە لە چەندنی لایەنەوە ئەنجام بدرێت. چارەسەری وا هەیە کە دەبێت لە پلەی نێونەتەوەیدا بکرێت لەلایەن حکومەتەکانی خۆجێ و هەروەها لەلایەن کۆمەڵی موسڵمانان لە ڕادەی جیهاندا. دەبوایە کۆمەڵی موسڵمانان لە عێراق و سووریا دەنگیان هەڵبڕایە. کۆمەڵگەی نێونەتەوەیش دەبوایە ئەرکی خۆی ئەنجام بدایە. لە 9 میلیۆنها کەس کە دوای هێرشی داعش ئاوارە بوونە کەمینەی کاکەیە کە بە یارسانەکان دەناسرێن. الاسم الأصلي للكاكية هو يارسان. ناوی ڕاستەقینەی کاکەیی یارسانە و ئاینێکی سەربەخۆیە و لە ئاینی میترایەکان سەرچاوە دەگرێت و دەگەڕێتەوە بۆ چەند هەزار ساڵ پێش لە ئێران و عێراقدا دەژین. لە ئێران پێیان دەگوتێ یارسانەکان و لە عێراق دەڵێن کاکەی. هەرچەندە ئامارێکی ڕاستەقینە ئەنجام نەدراوە، بەڵام لە عێراق نزیکەی 200 بۆ 250 هزار کەس دەبن. یاسانەکان لە ڕووی نەتەوەییەوە کوردن و کتێبی ئاینی ئێمە بە کوردی نووسراوە و ئاینی ئیسلام نییە. داعش حەو گوندی لە نزیک نینەوە و هەروەها کەرکووک داگیر کردووە. ژمارەی ئاوارەکان 2108 بنەماڵن کە دەوری 9233 کەس دەبن. بەخۆشیەوە پێش هێرشی داعش ئەوان توانیان خۆیان دەرباز بکەن، بەڵام داعش خان و ماڵەکانیان منڕێژ کردووە. هێندێک کەمینەی وەگاشوورەکان دەیانەوێت دڵنیا بن کە دوای گەڕانەوە پارێزراو بن. ئەگەر بێت و ئاشوورەکان بگەڕێنەوە دەبێت ئەو متمانەیەیان هەبێت کە چارەنووسی خۆیان دیاری بکەن و پارێزگاریان لێ بکرێت بۆ ئەوەی جارێکی تر پشتگوێ نەخرێنەوە، چونکە لە مێژوودا و لە دوای ڕووداوی مانگی 6 ساڵی 2014 ئێمە چەکمان لێ ستێنرایەوە و پشتگوێ خراین. هەروەها مراد وەک نوێنەری ئێزدەکان کوتی لە کاتێکدا 3220 ژین و کسی ئێزد هەر ڕۆژەی دەسترێژی ناموسیان پێدەکرێت، بەڵام داوای ئاشبوونەوەی نیشتیمانیمان لێ دەکرێت. هەڵبەت پێم وایە لە پێشدا دەبێت عەداڵەت جێبەجێ بکرێت. سلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا. و 2 ساڵان پشتی کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش بەسەر شنگاڵی دەگرتی 100,000 ئیزدیان هێشتا کەمپین پەنابەراندەنا. لەوێ فەرمانەی بە هەزاران جوان نەخواست چیای شنگاڵی بجێبێنن. پەیامەری دەنگی ئەمریکا چۆ بوو جەموانە. 2 ساڵ دەرباز بوون ئاوارên serêçiyayê Şengalê çavereyê rizgarkirina cih û warên xwe ne ji ber ku heta niha çi komelgehên êzdiyan li başûrê Şengalê nehatîne rizgarkirin. Sererayî vê çendê awarên serêçiyayê Şengalê dibêjin jiyan li vir gelekiyan nexweş e ji ber ku xizmetgozarî wek pêdivî bo wan nehatîne kirin. Yekir me nesak bû yek pera nadema. پرانانما ئەمێ چلۆچنا ئەمە دەقاشەمالی بێ خوارن بێ بە خوارن بێ دراو ئەملوی جایدا ئەماغر خۆدێ ڕێبەدی کرد و تشتێژ مەرەد vê ئیلازم نوهەیرۆ تەختۆرە ئەدvên vî çiyayî tiştek nîne textore divên û wekî dîjî kehreb nîne Piçik wê baye şewbelî deşxwa berdê sar û ger bê kevn û şevê sar û rojê germa kehreba nîne. Her wesa awarên serêçiyayê Şengalê daxwazê ji hêzên Kurdî û firokên hevpeymanan dikin lezatiyek bihêtekirin ji bo rizgarkirina komelgehên êzdiyan. Dîsan parastina nîvdewletî yan ku hîmaya li duwelî ye bo wan bihête dabînkirin. اردوان بهتر روزگار کردن ازدی د پاش ازدیان هر بر دهو که الکمپادنا الهیبیا ارد خنا دردش پیغمبرز گو هجی اردو آخه وی نبا و آبا وی نبا دشتگی وی نینا آب و آخه وان دسته دشمن دیا و جمعیت وان دسته دشمن دنا Piştî borîna 2 salan li ser karesata Şengalê awarên serêçiyayî wesat dene xuya kirin ku ew pêtivî gelek xizmetgozariyan e. Sererayî vê çendê daxwazê ji layenên peywendîdar dikin ku lezatiyekê bikin di rizgarkirina komelgehên êzdiyan da mîna komelgeha Til-Ezêr û Til-Benat û Til-Qesab. Kawa Emer dengê Emrîka, Qeza Şengal. 2 ساڵ بەسەر داگیرکردنی شنگالدا تێپەردەبێ لەگەڵەوەشدا کە کۆمەلگای نێونەتەوەیی کۆمەڵکوژی ئێزدیەکانی بە ژێنۆساید ناساندووە بەڵام هێشتا نە پەرلەمانی هەرێمی کوردستان و نە پەرلەمانی عێراقیش هیچ یاسایەکیان پەسەند نەکردووە سەبارەت بەم دۆسەیە. دکتۆر ئەحمەدی مەلا ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە دکتۆر سوپاسی ئامادەبوونت دەکەم و دەست بەجێش دەسمە پرسیارەکەم 2 ساڵ پاش ئەم تراژیدیایە پێ وایە کۆمەلگای نێونەتەوەیی توانی بێتی بە شێوەیەکی بەرپرسانە سەر و سەودا لەگەڵ ئەم کارە سادەدا بکە؟
ڕاستیەکەی کارەسات ئێستا ینی لەم ساڵانەی دوایی هەندە زۆرە تەنانەت کۆمەلگای نێونەتەویش ناتوانێت فریای گشت ئەو هەموو لێقەومان و کارەساتە جیاوازانە بکە هەر لە کوردستانەوە بگرێت تاوەکو سووریا، وەزعی لوبنان، یەمەن، لیبیا لەم ماوەی دواییش لە تورکیا و تا دوایی ئەگەر بێت و هەرێمی خۆمان هەرێمی کوردستان لەم 25 ساڵەی دوایی بیتوانایە پاشخان و ژێرخانێکی گونجاوی دروست بکردایە بمانتوانایە لە سەرپی خۆمان بوەستا ئێمە دەمانتوانی ئیستیعابی ئەم کارەساتانە بکەین بەڵام لەبەرەوەی ئێمە لە ناوەوەشا هێشتا گرفتی زۆرمان هەیە گرفتی سیاسی گرفتی داری هەتا دوایی نەمانتوانیوە بەڕاستی بتوانین بپڕژینە سەرم ئەم گرفتە هەرچەنە مەسلەی شنگال و ئەو جیناسەدەی کرا کە دژی یەزیدیەکان لە چەند ئاستێکا دەکرێت مامەڵی لەگەڵا بکرێت ئاستی سەربازی وەکو بینیمان چۆن جەماعەتی داعش بە بڵێن ئەو ناوچەیان داگیر کرد کورد نەیتوانی بە تەواوی بتوانێت بەرگری بکات لەبەر ئەوەی کە ئێمەش بەڕاستی لەو توانای سەربازیەمان دیارە نەبووە بۆی بانی ڕێگری بڵێ ئەگەر یارمەتیم بێ ینی بە خۆشت دەزانی بە هەزاران ژن و مناڵ لەم کارەساتەدا بوونە قوربانی دەستگیر کران لەلایەن تێرۆریستانەوە دواتر ژمارەیەکی بەرچاو ئازاد کران ئەم ئازادکردنە بەسە بۆ ساڕێژکردنی برین و زامەکانیان بێگومان نەخێر وەکوتم چەند ئاستێکی لە ئاستی سەربازیەکە دەهێڵم بۆ کەسانی کەەوە زیاتر ئاگایان لەو بوارە هەیە لایەنێکی ئینسانی هەیە تاکو ئێستاش ئەو برینە نەکولاوەتەوە تەنانەت دەوترێت لە چیاکانی شنگەڵ هێشتا خەڵکانێک ماونەتەوە کە ناتوانن ئازاد بکرێن و بێنەوە ژیانی تایبەتی خۆیان بەسەر بێت لایەنێکی فکری هەیە بەڕاستی ئەمە دەبێت جەخر لەسەرمە بکەین بۆچی شنگال بۆچی ئەم جینۆسایدە ڕوویدا کۆمەڵی داعش یا بە بڵێن تێرۆریستانی داعش تەبعاً بێگومان پشت دەبەستن بە باگراوندێکی فکری لەوێەوە سەرچاوە وەردەگرێت و دەتوانن کارە قێزەونەکانی خۆیان ئەنجام بدەن هەڵبەتە دەبێت کار بکرێت لەسەر سەرچاوەکان ئەو سەرچاوانی کەەوە بوار دەدا بە لایەنێک یا لایەنێکی دیکە کە هەڵسێت بەکاریوە بۆیە بانگەوازی ئەوە دەکرێت کە ئەوانی کەوا لە بواری ئاینی ئیش دەکەن با بڵێن مجتەهیدینن بتوانن خوێندنەوەیەکی نوێیان هەبێت بۆ کەلوپوری ئیسلامی و وەکو با بڵێن شەنوکەوێکی ئەو فکرانە بکرێت بۆ ئەوەی بەس ئەگەر یارمەتی بێ دکتۆر ئەگەر یارمەتی بە لێرەدا ئەو هەزرەی ڕێکخراوی تەرۆریستی دەوڵەتی ئیسلامی هەر تەنها پاشخانێکی ئاینی هەیە ئەی پاشخانە ناسیۆنالیستی عەرەبیەکەی بێگومان داعش بەڕای من لێ ترێنجانی جەماعەتی ماوەی قاعیدەیە لەگەڵ فکری باسی ینی ئێمە دەبێت بپرسین بۆچی سەرەتا هێرشیان کردە سەر منطقە کوردیەکان یەزیدیەکان لایە تەنانەت نزیک بوونەوە لە هەولێر ئەمە بێگومان ئەم هێرشە دەستی باسی تێدایە بەڵام بەعس خۆی لە خۆیدا ئیشی کردووە و ئیش دەکات لەسەر چەند چەمکێک یەکێک لەو چەمکانە پانعەرەبیسمە ینی دەیەوێت پشت دەبەستێت بە فکری پانوازی عەرەبی ولایەکی تریشەوە باوشی کردەوە بۆ فکری سەلەفی بۆ ئەوەی بتوانێت بەرەوڕووی حکومەتی بەغدا بێتەوە بڵێ بەڵێ زۆر سوپاس دەکەم بۆ بەشداریت لە کورد کۆنەکشنی ئەمڕۆ بژیت گەمیەکە ناوەندە ئالیکاریان پەنابەران بە 381 سواران و لە بەندەری سیسیلیانیە کاتانیا ئیرۆ سێشەم جهگرت سواری نوێ پەنابەر بوون هاتبوو ڕزگارکردن ژمارەکە کارên هاوارچۆنێدا لە دەفعاڤên باکوورا لیبیا ku nêzîkî 1000 kesan bi gemiyan hatibû rizgarkirin. Zêdebarî rizgarkirina wan penaberan gemiya navenda alîkariyan 4 termên girtiyan jî yan termên wana jî gihandibûn benderî.
ژمارەیەک یاسادانەری تورکیا سەردانی واشنگتن دەکەن بە مەبەستی فشارخستنە سەر کاربەدەستانی ئەمریکایی تا فەتحوڵا گولەن ڕادەستی تورکیا بکرێتەوە و دەڵێن ئەگەر گولەن نەدرێتەوە بە تورکیا ئەوە کاریگەریەکی نەرێنی دەکاتە سەر پەیوەندیەکانی نێوان ئانکەرە و واشنگتن و ئاگاهیش دەدەن کە ئەم دۆسەی ڕادەستکردنەوەیە پەیوەندیەکی ڕاستە و خۆی دەبێ بە سەقامگیری ناوچەکەوە. نوێنەرانی تورکیا دەڵێن مانەوەی ئەو کەسەی بەرپرسە لە کودەتایەکی خوێناوی لە تورکیادا لە وڵاتێکی هاوپەیماندا وەشیانی ئەوەی ڕابکاتە دەرەوەی ئەمریکا هەرگیز جێی قایلبوون نییە. ئەو پشتی کۆمبنێن لە چەند باژارن تورکیا کۆمەڵین ژنان لە ئەستانبولی جریان بۆ دیارکردن نەڕازی بوونە لە هەمبەر ڕەوشە ئاوارتا ئۆتون و تیژین پشتی کۆدەتایە نەسەرکەتی پامێرا دەنگی ئەمریکا لە جوینان بوو. پشتی میتینگên li Mêrsîn û Enqerê li Stenbolê hevdîtina jinan ya li dijî darbe û rewşa awarte pêk hat. Bi koordînasyona HDP, KJA û HDK li dijî darbe û rewşa awarte li qada Kaduköyê mîtînga em li dijî darbeyan azadiya xwe diparêzin pêk hat. Bi sedan jin tevlî mîtîngî bûn. Jinan bi govendê hestên xwe li dijî darbeyan anî ziman û pankartên cûr bi cûr li qadê derketin pêş. Her wiha parlamenterên HDP'ên Stenbolê Huda Kaya, Filiz Secioğlu, Pervin Buldan, hevseroka giştiya HDP Figen Yüksekdağ, berdevka HDK Gülistan Koçyiğit jî tevlî mîtîngê bûn. Jinan li qada mîtingê pankartên li dijî tundî, darbe, rewşa awarte, kuştin û desthilatdariyê daxwazên xwe derxistin pêş. Berdevka HDK Gülistan Koçyiğit û hevseroka giştiya HDP Figen Yüksekdağ di mîtingê de axivîn. Berdevka HDK Gülistan Koçyiğit axaftina xwe de balê kişand ser darbeyê û wiha got. Jin her dem li dijî darbeyan e. Li vî welatê mafê azadî, heq û hiqûqa jinê tune ye. Hevseroka giştiya HDP Figen Yüksekdağ jî anî ziman ku ew her dem li dijî hemû cüreyên darbeyan e. Derbe bi hişmediya serdestiya mêran pêk hat. Li her qadê li hember jinê neheqî têkirin. Em di li dijî derbekar û zilimkaran rê li siyaseta demokratîk vekin. Em di li dijî hişmeniya serdest û derbekar hêza jinê ya demokrasî û aştiyê derxînin holê. Em ê ji bo demokrasî û azadiyê mil bidin mil. Hêjeyê gotinê li Tirkiyeyê li dijî darbeyan mîtingên partiyan didomin û hemû partî li dijî darbeyan demokrasiyê diparêzin. Zozan Yaşar, Dengê Amerîka, Stenbol. بەسەدان هاوڵاتی ئەفرین و کارمەندانی بەڕێوەبەرایەتی کانتۆنی ئەفرین ڕژاونەتە سەر شەقامەکان بۆ پشتیوانیکردن لە عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان کە لە زیندانی تورکیادایە. نەتوانێت گرتی داخوازە ڕاگرتنا کریارên dijminane li nav û dûrberên bajarê Helebê kir û Rijlî li tevaya layanan kir rê li gihandina alîkariyên mirovanî negirin. Li New Yorkê Ferhan Heq cîgirê peyvdarê netewên girtî gote rojnamevanan nêzîkî 250,000 heta 275,000 sivîl di Helebê de asêmana û ew danûstandinan digel karbidestên Sûrî û Rûsî dikin li ser rêkên gihandina alîkariyan di nav bajar da û lê deverên dî li Sûriya. هێزێکی بەسەرکردایەتی کورد کە ئەمریکا پشتیوانی دەکات دەڵێت توانراوە لە سەدا چلی شاری منبج بە تەواوی کۆنتڕۆڵ بکرێت. لە شاری منبج کە دەکەوێتە هەرێمی حەڵەبەوە شەڕێکی قورس بەردەوامە لە نێوان هێزەکانی سووریای دیموکرات و تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. شاری منبج نێوەندێکی گرنگە بۆ شاری ڕەقا پایتەختە دیفاکتۆکەی دەوڵەتی ئیسلامی لەو ڕوانگەیەوەی کە هێڵ گواستنەوەی کەرەستە و کەلوپەلە لە تورکیاوە بۆ تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە ڕەقا. هەر بەهۆی ئەم هێرشانی هێزەکانی سووریای دیموکراتەوە ڕێگە بۆ نزیکەی 2300 کەسی سیڤیل کراوەتەوە
تا خۆیان دەرباس بکەن. دهد برلماني عراقي دا لدمي برسيار عن وزيري برفانية عراقي خالد العبيدي سبارت قندلي وي سروكي برلماني سليم الجبوري وچند كاربدستين ديجي بقندلي خطا باركن قالوا او روش قها كويدري دي قال ما راستو خو بسكايبي جي بغداي انداما برلماني عراقي خانم نجيبه خانم او برس قها كويدري بلسلاف هوا وهمي كردن أمريكا براستي دهي شين بيجين جلسة كان داشنا كان ميجوي بو چونكو بصراحة أشكرائي أو كسين كما قلت بون بشارتي كو جنداليت كانوا وجلك دوسيت جنداليت هم أشكرائي برانبري رأي قشتي هاتنا أشكرا كرن و بيجين آزادی کو ناو سروک پارلمانی کو سروکاتی و دانشنت کرد ناوی اولگل چندین اندام پارلمان و چندین تاجران هات دیار کردن و واسه هات دیار کردن با اندام پارلمان نینرن خلکی واسه برای گشتی کیش روز و چه پیوندی بگیری و چه چنپاره داخواست کردن و چه صفحات ين قال وزير برجري بجين فيانوار بجرن راستيجي أبا يعني نمعنا بس وزارة برجري أبا تناف ملفاتتين همي وزارة دام ودزجهن دولة عراقية وبشتي 2003 2004 راستي اشتهر مازن بشتي تيرور هر جندالي بو دوسين جنداليه أو كسين كو شیان ورگت نپاره آن شیان منصب خوب استقلال کن یهاتی استقلال کردن راستیجی سروک انجمنی وزیران بریار دا کو منعکت سفر سروک پارلمانی او اندام پارلمان و همی گاوادنگوان بلند ناو وطنیات و ناو نشتیمانی ئەگەر یارمەتی من لێرەدا پرسیارێ ڕێگە لە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتارەکان دەگیرێ لەوەی بچنە دەرەوەی عێراق ئەی بۆ وەزیری بەرگری حکوومەت هیچ بڕیارێکی نەداوە ڕێگەی لێ بگرێ یا لە پۆستەکەی ڕای بگرێ هەتا لێکۆڵینەوەکان تەواو دەبن بسیارە گەلێک جێ خوددایە بڕاستی مەسئلە گەندەلیە جەریمەیە و جەریمە هەوجەی ئیزباتەیە و بژین دەستهەڵاتە دادوەری او بجين دس حالات برياري بداتن بو كافتوانا دليل سرهنا وبتحكم كرن او دهي چه بو نفدانشنا برلماني رجاء قانوني بو اندام برلمانه کی دبیا استجوابا وزیر برگری کردن چند 13 بسیار آماده کربون کو وان بسیاراش وزیر برگری کردن و شجیه بیتا گوتن که او جارادویه اف وزیر برگری ما 2 سال داد هتا استجواب کرن اجدو اندام پارلمان دولت آیاسایه بلی وزیر برگری والله مبدتن گوت اب استهداف سیاسیه چون من يعني هاری کاریا وان اندام پارلمان و سروک پارلمانی نکریه که گندالیه شركة جاندن يوانينم اجبر هنده از اینان دیما پارلمان استجواب آمد کن والبيريجي راستي همي ملفات ريكا هاي محكمة برغبتن بله سبارت سلوك برلماني او اندام برلمان حنان فتلاوي وعليان صيف ومحمد كربولي وهروصا طالب المعماري افسح ابد فتناقوتن ابانو كدتشنا قضاء او دي كتبال كهنا وزير كو بيشكيش بكتن ودي بريار داد جايب بله نجيب خان قالك سباس نجيب عندما برلماني عراقي نفخذها راس خود قال ما بمخابن وقت ما قال لك سباس نجيب خان
ئایەتوڵڵا عەلی خامنەئی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران دەڵێت خەڵکی ئێران هیچ سوودمەند نەبوون لە ڕێکەوتنە ناوچەکەی نێوان ئێران و کۆمەڵگای نێونەتەوەییدا. ئایەتوڵڵا خامنەئی کە خاوەنی دەسەڵاتی دوابڕیارە لە ئێراندا دەڵێت ئەم ڕێکەوتنە بە مەبەستی لادانی سزا قورسەکان بووە لەسەر وڵاتەکەی، بەڵام وەک دەڵێ وها نەبوو. بەپێی ئەم ڕێکەوتنە ناوچیە بەرنامە ناوچەکەی ئێران سنووردار دەبێت لە بەرامبەر هەڵگرتنی سزاکاندا. پیاوێک لە ناوچەی پێنجوین لە پارێزگای سلێمانی وەک دەگوترێ تەمەنی زیاترە لە 100 ساڵ و هێشتاش خەریکی کشت و کاڵ و ئاودێریە لە گوندەکەی خۆی. باوەڕ دەکەی یان نا، دەڵێ بڕوای بە پزیشک و نەخۆشخانەش نییە. ئەم پیاوە هێشتاش وەک پەیامنەری دەنگی ئەمریکا لە سلێمانی دەڵێ خواستی خۆی هەیە تۆ بڵێ ئەگەر ئێمەش 100 ساڵی تەمەن تێپەڕێنین هەمان خواستمان هەبێ. لە درێژەی ئەم راپۆرتەدا کە پێشکەشتان دەکرێت لە درێژەی ئەم راپۆرتەدا کە پێشکەشتان دەکرێت ئەم پیاوە باس لە ئەزمموی خۆی لە ژیاندا دەکات و هەروەهاش باس لەوە دەکات چۆن ژیانی بەسەر بردووە. دەخیل تەمەنی زیاتر لە 100 ساڵە و ژمارەی نەوەکانی کە هەشێتی لە 100 ساڵەکە زیاترە. بەڵێ دیارە راپۆرتەکە هیوادارم ئامادەبی بۆ ئەوەی راپۆرتەکە ببینین، چونکە دوێنێ راپۆرتەکەمان ببی شتێکی سەیر و جوان و بوو. میداوارین ئەگەر دەرهێنەران پێمان بڵێن ئەم راپۆرتەکە تەماشا بکەین. قەڵخ و پیر نەبووم و ئەمجا لە نەفسی گەنجیمەیە. پیاوێک کە تەمەنی لەسەر و 100 ساڵەوەیە لە قەزای پێنجێنی سەر بە پارێزگای سلێمانی هێشتا سەرگەرمی کشت و کاڵ و باخ و ئاودێری و ئاژەڵداریە. حاجی محەممەد بە جۆرێک باز لە باشبوونی تەندروستی خۆی دەکات کە چوون بۆ لای پزیشک وەک قسەی نەستەق و نوکتە باز دەکات و بڕوای بە پزیشک و دەرمانیش نییە. دوای 100 ساڵ تەمەن مەسەلەی دوختەر و مختە بەلا منە جارەوە ئیمانم نییە هەر بە دوختەر. هەر کەس دوختەری خۆی خۆیەتی خۆی گرتی ئەوەندە خەوتووەوەمانە ترخەی کردووە خەڵکێ کاسبی کات و هیچکە گەشتی ساقە بێوە گێژی ساغواتە. هەموو خواردنێکیش دەخوات و بڕوای بە پارێزیکردن لە خواردندا نییە. حاجی محەممەد ژمارەی نەوەکانی زیاترە لە ساڵەکانی تەمەنی و دابەژون بەسەر 2 وڵاتدا. بە عەقڵکاری خۆم لە سەو بەرەوژوور ئەمانە نەوەم هەیە. هی کچ و هی کوڕ و کوڕەزا و هەمویان پێکەوتون بەسەرێکە ئیسەیە نایان ناسم هیچیان ناناسم ئەڵێمەوەی مناڵی کێنەوەمان ئەویانەوەکە هین کچ بێژەین پڵانە کچیانم و هی پڵانە کچیانم و ئەمجا لێ حاڵێ بم. سەرجەم کەڵک و پەرژینی دەوری کێڵگە و باخ و بێستانەکەی بەدەستی خۆی دروستی کردووە. ئەم بەردانە هەر هەمووەکەیان قەسەم بەخوا بەدەستی خۆم دامناوە هەر هەمووەکەیان ئەمانە. ئەو بەو تەمەنەوە بەکاری گەنج ڕازی نییە و خۆی بە بەهێزتر دەزانێت. گارێکە ئەیسەشە بێگۆشان کەم کوڕ لەگەرم دەرەچە نەوەرە گەنجەکە بێنەوە من بابار بەگرە و بێ بابزانی کامان نازانین وەری تو گۆشانەکە هەر لە بەرخاتیرەوەتە بۆ مەحافیزەی خۆم بۆ هینێک و ئاوا بۆوە لەبەر. حاجی محەممەد وەک خۆی دەڵێت نازانێت تەمەنی بەتەواوی چەندە، بەڵام نزیکە لە 100 ساڵە و ئەو تەمەنی خۆی بەکەم دەزانێت و دەخوازێت هەر لە گەنجیەکەی زوومەکەم کە عەمرەکەی نۆحم بۆ بێتەوە 1000 ساڵتر عەمرکەم ئەومە پێخۆشاوە حەز لە دنیای ڕۆشن و لە ژیانی دنیاکەم و نەفسم پێی خۆشە بۆ ئەودەمێکی خۆم دەستکەوتایە. سەرەڕای ئەوەی حاجی محەممەد خێزانەکەی لە ژیان داماوە بەڵام هێشتا مەینی ژنهێنان دەکات. نەفسی گەنجیمەیە نەفسی گەنجیم هەیە ئەگەر ڕاستێک هێڵێ. لەگەڵ ئەوەی حاجی محەممەد زیاتر لە 100 ساڵ تەمەنی بەڕێ کردووە ئەو پیری لێوە دیار نییە. دانیشتن و مامەڵەکردن لەگەڵ ئەودا وەک دانیشتن و مامەڵەکردنە لەگەڵ کەسێکی گەنجدا ئەو بەبیرکردنەوە هێشتا گەنجە و دەخوازێت ژیانی بۆ چەندین 100 ساڵی دیکە بەردەوام بێت و 100 ساڵ بۆ تەمەنی بەکەم دەزانێت. ژیار محەممەد دەنگی ئەمریکا گوندی کوڕەمێ و قەزای پێنجوێن. بيفيا ليش صاغيج حاجي محمد راج تبايا تماشفان كنت كناشنا وجم مرة جي ضعافي سطا رجع هيني هرشات